دەم باش تەماشەوانین گەلێکێژا جاردن بۆ بەرنامەی خوا بەرنامەیەکی خەلەی گەلێک بخێر بێن. ڕەوشە پەنابەرین کورد و هەڵویستی حکوومەتە هەرێما کوردستانê gelo di nihada diçaz de ye di demekê de ku di nihada li welatên Ewropa li piraniya welatên Ewropa li Kanada li Amerîka lê gelek cihêndin penaberên Kurd hene taybetî li Herêma Kurdistanê ku bi sedema hint rewşan û hûn pêşhatan bi rejeyeke zor bi dihan hezar kes penaberî van welatan bûne hemî jî gencin hemî jî xwedî hêzeke taybet û îradeya bihêziya ya vejiyanê di nava vî welatî de. Di niha jî de 25 heya 30,000 penaberên Kurd rastî gefên bi zor dîportkirinê an ku bi zor şandinê bu Herêma Kurdistanê tên. Di demekê de ku beriya çandeke jêkê êkî gencên Kurd yê xelkê bajara Ewlêrê bi navê Hawkar Raufyê 30 salî li êkî li girtîxanên welatê Fransa canê xwe ji dest da ku demê 3 salan bû ev gence girtî bû û dawî molat ku bihêta azadkirin lê berpirsên zîndaniya wesa ragihandin ku ev gence canê xwe ji dest da ye û dojîk malbata vê gencî li hember konsolxana Fransa li bajara Ewlêrê hev cemiyan û daxwaz kirin ku ev yêke bihêta zanîn ke gelo bû ki evî gencî janê xwe ji dest da. Îro jî li gurzaniyarê me caridin xwe pêşandin bu hember konsolxana Fransa hatiye kirin. Di demekê de ku rewşa bi giştî jêkê wezîrê koç û koçberên Iraqê jî ragihandibû ku li welatên Ewropa pêtirî 100,000 penaberên Iraqî li jêr gefa bi zor şandinê de ne. Ew sedemên pêş vê yêkê پشت به بزرگ شاندن پنابرین کرد بزوری چیه گلو. بله روش پنابرانی کرد و هلویست حکومت هرمی کردستان لحظه که 25 بو 30,000 پنابری کرد لولاتانی اروپا لجیر بزور نردنوادان انکو دیپورت کردن دان لحظه ده هو کارکانی پشت چیه. بله یکم پیوندیش دشتی جمال سکرتێری گشتی فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراق لا لەندەن لەگەڵمانە. کاک دەشتی ئەم کاتەوە باش. ئەم کاتێ خۆتان باش زۆر زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی بەرنامەکەتان بەرنامەکەتان. زۆر سپاس. ئەو ڕەوشەی ئێستا پەنابەرانی کورد بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپا تیان ئێوە چۆن هەڵەسەگەین بە تایبەتێکی کە یەکێک لە وڵاتانی ئەوروپا تۆ لەوێ بەرپرسی فدراسیۆنی بەڵێ. بەڵێ بە گشتی ڕەوشی پەنابەران لە هەڵومەرجێکی هێزگار دژوارە قەراری گرتووە بە تایبەتی بە دوای ئەم ئاڵوگۆڕانە لە سیاسەتی ڕاستی حکوومەتەکانی ئەوروپا و هاوکاتیش بەهۆی تەنگەشەیەکی ئابووری کە هەموو وڵاتانە لەگەڵیا بەرەو ڕووبوونەتەوە لە پێشکردن بۆ سەر هاوڵاتیانی خۆیان و کەمکردنەوەی خزمەت گوزارەکان و زیادکردنی زەرایی بوو هەموو ئەو گرفتانەی کە باری ژیانیان لەسەر شانی هاوڵاتیانی خۆیان قورس کردووە لە نێو ئەمانەدا پەنابەران بە گشتی و پەنابەرانی عێراقی بە تایبەتی و پەنابەرانی کورد ڕوبەڕووی هەڵومەرجێکی هێزگار دژوار بوونەتەوە بەو هۆیەوە کەوتونەتە بەردەم گرتون و ڕاونان و بە زۆر سلورداشکردنەوە بۆ فڕۆکەخانەی بەغدا. دیارە بە پێ ئەو زانیاریانەی کە ئێمە وەکو ڕێکخراوێکی سەراسەری لە سەراسەری وڵاتە ئەوروپیەکان بە ئێمە گەیشتووە و بە پێ و پەیوەندی تەلەفۆنیانی کە بە بەردەوامی لە گرتوخانە دەست بەسەرەکانەوە بە ئێمە دەگات دووبارە هەومەتی گرتن و ڕاونان و سنوورداشکردنەوە دەستی پێکردووە و هەر ئێستا ئینزای حەفتانەیان بۆ پەنابەرانی کوردداناوە و لەژێر مراقەبەی پۆلیسا ڕاگیراون بە جۆرێک کە ئەو هەڵومەرجە بۆ تەمایەوەی کە هەر دەکەس و لە خانوێکە بژین و بەڵێگای دەشتیم لە کاتێکە کە پێشتر وەزیری کوچ و کۆچبەرانی عێراق ڕاگەاندەبوو کە ئەوان لە ڕێی ئەنجومەنی وەزیرانی عێراق داوایان لە وڵاتانی ئەوروپا کردووە کە دەبێت ئەمە ڕاگرن کە بە زۆر دیپۆرتکردنی پەنابەرەکانی عێراقی لە وڵاتانی دەرەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی هەڵویستیان چوونە لەمەر ئەو ڕۆژێکی پەنابەرانی کورد و عێراقی بەگشتی لە وڵاتانی ئەوروپا تیا دەژین. بڵێ بەداخەوە ئێمە زۆر جار لێرە و لەوێ لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە جۆمان لەم هەڵوێستانە بووە و ئەم ڕاگەاندانە دراون بەڵام ئێمە هیچ هەڵوێستێکی بەکردەوەمان تا ئێستا لە حکوومەتی عێراقیە نەبینیوە و دلیلیش بۆ ئەم قسانە 25 مانگی پێشوو زیاتر لە 50 پەنابەر لە فڕۆکەخانەی بەغدا وەرگیراونەتەوە بە شێواز و شێوازێکی زۆر نامرۆڤانە مامەڵەیان لەگەڵ دەکرێت بە بڕوای ئێمە هەموو ئەم جۆر تەبلیغاتانی کە دەکرێت و ئەم قسانی کە دەکرێت دوورن لە ڕاستیەوە و ئەمە بۆ چاواشەکردنی پەنابەران و خواستە بەرحەقەکانیانە دەنا ئێمە شتە دەزانین کە ئێستا حکوومەتی عێراقی لە زۆربەی وڵاتەکانە ئاسانکاریەکەن پاسپۆرت دەرێنن
ویزە پاس دەدەن بەو کەسانە کە وەڵامی پەنابەریان ڕەت کراوەتەوە تاوەکو حکوومەتەکانی ئەوروپا بیانێنەوە لە کاتێکا بە پێچەوانەوە بەدەیان پەنابەری کورد و لە وڵاتە ئەوروپیەکان جوابی پەنابەریان وەرگرتووە و وڵاتەکان داوایان لێکەن کە پاسپۆرتی عێراقی بەرن ئیقامەکان بۆ بخەنە سەر پاسپۆرت بۆ کەسانە دەرنایەنن کار ئاسانکاریان بۆ ناکەن کە ئیشەکانیان جێبەجێ بێ بگەڕێنەوە بە کەسوکاریان شاد بنەوە بە پێچەوانەوە بە ئاسانکاری بۆ حکوومەتەکانی ئەوروپا دەکەن و بە بڕای ئێمە بەشێک لە تونگبوونەوەی ئەم زەخت و زۆر و شارە دەرونی و نەفتیان بەڵێ کایەکی دەشتی حکوومەتی عێراقی تەرەفە لەم قەزیە. بەڵێ کای دەشتی جەمال سکرتێری گشتی فدراسیۆنی ڕێکخراوی سەرانسەری پەنابەرانی عێراق گەلێک سوپاس بۆ ئەم زانیاریانەت ئێوارە باش. حەمید لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک حەمید سڵاوتان لێبێ لە هەولێری پایتەختەوە. سڵاو بۆ کاکەکاری بەڕێز. گەلێک سوپاس. من سەرەتا قسەیەکم هەبوو دواتر لەسەر تەوەری بەرنامەکە ئەگەر ڕێگەم پێ بدەیت. بەتاکید بەرنامەی خۆتە فەرموو. وەڵام من لە سەبارەت بەو خۆپیشاندانانەی کە دوێنێکران دەمەوێت ڕوونکردنەوەیەکم هەیە ئەگەر یارمەتیم بدەیت. ئەکید. بەڵێ دیارە خۆپیشاندان مافێکی سروشتی هاوڵاتیانە بەڵام دەبێت بە یاسایی بکرێ بەڕاستی. یعنی ئەو شێوازەی کە قوتابیان بینیم لە گرتە ڤیدیۆیەکەدا هێنانی منداڵان بۆ ناو خۆپیشاندان کارێکە دژی مافی مرۆڤ دژی یاسا. یعنی دیتم لە گرتە ڤیدیۆیەکە منداڵەکان بازبازێنیان دەکردە. داوام لە دایک و باوکانەوەیە کە منداڵ نابێت تەمەنی دیاریکراوی خۆی هەیە بێتە ناو پیشاندانەکان. ئەو خۆپیشاندانە هیچ سەردەمەکانی پێنهێنانی کۆنە کە خەڵک دەڕژێتە سەرزادە کاروباری هاوڵاتیان دەگرێت. ئەمە خۆپیشاندان یاسایی بکرێت لە ڕێگەی یاساوە ئیزازەی بۆ وەربگیرێ بۆی دەسەڵات نابێت توندوتیژی بکە بەرامبەر هاوڵاتیان. هاوڵاتیان نابێت توندوتیژی بکەن بەرامبەر بە دەسەڵات. داواکاری خۆیان بگرێت ئەگەر ڕێگە و بانیش بگرن بۆ ماوەیەکی کورت. بەڵێ کای حەمید داواکاریەکە بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەت. بەڵێ وەکو خۆ دەزانی کاتمان کەمەوە خەڵکی زۆر لە سەیری پەیوەندیەکە لەسەر تەوەرەش قسەی هەبێ فەرموو ئەگە بە کورتی. سەبارەت بە پەناهەندەکان دیارە غەدرێکی زۆر زۆرە دژی پێشێرکاریە دژی مافی مرۆڤە پەناهەندا بە زۆری بنێرێتەوە. ئەوە داواکارم لە سەرکردایەتی گۆرد لە منەزەماتی حەق البەشەر یا مافی مرۆڤ کە بەتوندی زۆر بەجددی بە دوای داواکاری هاوڵاتیانی کوردستان کە لە ئەوروپا مافیان پێشێل دەکرێت مافین پەناهەندەیان پێ نادرێت. لە کوردستانی خۆشمان خاوەنی بەحری نەوتین ئەوەتە لە بەغداوە ئەو مخەڵکان ناونووس کردو تا ئێستا نە خانوویان پێداون نە ئیش و کاریان پێداون نە ژیان و نەژیانیان بۆ دابیر کردوون سەرڕای ئەوەی دەرونیان تێکشکاون زۆرانێک لەوانە. خۆم یەکێکم لەوانە کە خۆم ناونووس کردووە تا ئێستا وەڵامێک نەبووە. ئەوە پێشێلکاریە لەلایەن حکوومەتی عێراقیەوە لەسەر بەحری نەوتین تا ئێستا ئێمە ڕژێمێکی دیموکراتیمان دەوێت لە ناو عێراقدا بە معنای کەلیمە و لە هەرێمی کوردستانیشدا دەبێت پابەند بێ بە یاسا و دەستور پابەند بێ بە بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسیەت نابێت لەژێر هەڕەشەی ئێران. بەڵێ کای حەمید سوپاس بۆ هەموو سەرنجەکانت گەلێک سوپاس. ئاڵێ لە شاری سلێمانی. ئاڵێ خانم کاتەوە باش. ئەم کاتەوە باش کارەکە هەموو کاتێکت فەرموو. خۆشی تەوەرەکە و لە یەکەم زۆر سوپاس. لەباری تەوەرەکەی ئەمڕۆتانەوە بەڕای من ڕۆژی پەنابەران هیچ کاتێک باش نییە. بۆ لە هەرێمی کوردستانە ڕۆژی ئینسانەکان زۆر زۆر باشە هەتاکوهی پەنابەران باش بێ بەداخیشەوە بۆ ئەو ڕووداوەی کە ڕوویە لە ئەوروپا ئەو هاوکارناوە گیانی لە دەستدا بوو. من نازانانی لە وڵاتی ئێمەیە هیچ ڕێزێک بۆ ئینسان دانانرێ ئەوەی کە دائیمە بێڕێستی کرێ ئینسانە پێویستە کە ئەو پەنابەرانەش هەر داواکاریەکیانە بێ وەکو ئینسان حسابیان بۆ بکرێت نەک وەکو دوو لە ڕووی ئێوە وەکو کەسێکی حیوان ڕێزیان لێ بگیرەوە لەو هەر ڕێزیش نەماوە ڕاستەکەی. من هیوادارم حکوومەت ئەمە بە دوواداچوونی بۆ بکە ئەمەش نەبێ بۆ هەموو ئیش و کارانەی کە وەکو خۆیان هیچ کاتێ بە دوواداچوونی بۆ ناکەن هەموو کاتێ ئەو بڕیارانی کە دەر ئەکرێ یا خۆشتانی کە ئەکرێ هیچ لێپرسینەوەیەکی لێ ناکرێت کە پەنابەرانیش داوای مافێکی خۆیانەکەن پێویستە بە دوواداچوونی بۆ بکرێت و پێویستە هەموو کاتێک ڕێژیان ێوارەیەکی خۆش. سپاس. ناوزات لە باژارە دووکێ. دەستخۆشەوە بەڕامەتان لە یەکەم. گەلێک سپاس کاک ناوزات. سەلامەندی زۆر سپاس. سەلامەندی ئەمە پێشمەرگەین تەوەرەکە لەسەر پێشمەرگەیە نا ببورە پێشمەرگ لەسەر پێشمەرگە نییە تەوەرەکە لەسەر پەنابەرانە. باسەکرێ بە کورتی سەرنجی خۆشت نیشان دەی فەرماکاتەوێ. بەڵێ ئێمە پێشمەرگەین لە قەرازەوە ڕادەین
دەینە درۆشێلۆ دەوامەیە و لیواکانی تەشکیلی تازە نوێ بەڵێ تەشکیلەکە تازە نوێ ئەوش دەوامەکەن پازە بە پازێ ئەمە دەهێن هەموو زارێ دەبی ڕۆژێک بەڕێوە بین ڕۆژێک دەینە مەعاشی تەوەرەکە لەسەر ئەو بابەتەیە ئەنی ڕۆژێک دەینە مەعاشی ڕۆژێک دەین لەوە دەوام بەڵێ کاک بەلێ کای ناوزەتیوی دارین سەرنجی تو بولای پەیوەندیدار گەیشت بێت ئومێت لە تەیناڵەوە کاک ومێت ئەم کاتەوە باش ئالۆ برام برای گەورەمی باشی برام گەلێک سپاس فەرموو باشی براکەم زۆر سپاس کاکەوە تەوەرەکەت لەسەر پەنابەران ئەوەی کە بە زۆر نادەوەی ئەوروپا بۆ عێراق بەڵێ ئەوە ئێستا و برادەرە جۆم لێ بوو باسیەوەی کردوتی لەوانە ئێمە ڕامان گرتووە کە پاسپۆرتوانە نەدەن بە ئەو کەسانەی کە لە ئەوروپاوەیان نێرنەوە بەس ئەوان ئەو وەکو کانتۆری وانەوانێک کە لەوانە ئەو قسەیاکەن یعنی من یەکێکم کە لە ئەوروپا نێراوەتەوە بێ پاسپۆرت و بە یەک شتێکش لە بەغادان بزانوو ئەی لە کوردستانە ئەو شێوازەیە کە تۆ دیپۆرت کراوەتەوە لەوێ پێت وایە هۆکارێکە چی بۆ چۆن تویان بە زۆر دیپۆرت کراوە بێرە لەوانە وەڵی من 3000 تەرک و ڕەفتم وەرگرتووە لە وڵاتی سوید بووم دوایەوە کە من دیسان خۆم بە وڵاتە تەسلیم کردەوە و دوای مافی پەنابەریم کردەوە دوای هەر بە فێڵ بە یەک شتێک 21 ڕۆژ کردمیان ئەیفرادیە و ڕێک و بەیانی سوار تیاریاکردم و لە بەغادایان بزانم ئێستا لە هەرێمی کوردستان بۆ تۆ چی کراوە وەکو پەنابەرێکی یەک شتێک نەکراوە و یەک دینارێکیان ناوە پێم و هیچ یارمەتێکیان نەکردوم بەڵێ بڕیار لە شاری سلێمانی کاک بڕیار ئەم کاتەوە باش ئەم کاتی با ڕێزیشە باش فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان لەسەر تەوەرەکەی بەڕێزتان نەبێت چەند قسەیە بکەم بەڕاستی بە تاکید دەتوانی فەرموو بەڕاستی پەنابەرانی لە ئەوروپا ینی براو خوشک و براکانمان لەوێ بەڕاستی بۆ شیانێکی زۆر ناخۆشیانە ئێمە هەمومان ئاگامان لێو کە سوکارمان لەوێ بەس لە هەمووی ناخۆشەوەیە کە ڕێگە ینی بڵێن ڕووناشیەک نییە لە وڵاتەکەی خۆمانە بەڕاستی سێری وڵاتی ئێمە کە هەمووی تەلڤان کراوە هەمووی بۆ حیزب براوە هەر بۆ هەستیترین شت ینی شوێنێک نییە بێنەوە ناوی کۆمپانیای نالیە کە هی بەڕێستانە بەڕاستی من گلێکی زۆر گەورم لێ هەیە چۆن بلی دروست کردو بە ملیۆنە دۆلاری فرۆشێ بە ملیۆن دۆلار لە گوندی ئەڵمانی دوو چە هەموو مەشروعەکانمان ئاوان ینی شوێنێکی سەکەنیمان نییە کە ئەوانە بێنەوە بە عەزەز مکەڕەم لە وڵاتی خۆیان نابژین یعنی هەموو شتێ بڤێ لە وڵاتەیە هەمووی بە 20 دەفتەر 30 دەفتەر یعنی ئەمە ژیان نازانم خەڵک لەوێ ئەڵێ کرێکارەکە بکەم باشترە و لەوێ بێمەوە ئەو تامیەوە لە وڵاتی خۆمان شوێنێ نەبێت یابم بەڵام ئەمە وەکو کۆمپانیەکی ئەهلیە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە کە بودجەیەکی زۆر زەبەلاحی لەبەردەستدایە لە کاتێکە کە چەندین دەرگەی تری واریدات لەناو ئەو وڵاتە هەیە ئەی بوو پێت وایە کەڕێکرد بە میکانیزمێک ئالتەرناتیڤ و سیستەمێکی ڕێکوپێک کە بێتوانێت ژیان بۆ ئەو پەنابەرانە کە بە تاکید ئەوانە بچن ئەوروپا بە زۆری دیپۆرت بکرێنەوە کە بە پارەیەکی زۆر ئەچن بە ئەوروپا و بێنەوە هیچ شتێکیان نامێنێ پێویستە چارەسەر بکرێت لە کاتێکە کە لە عێراق ئێستا هەر پەنابەرێکی دیپۆرتکراو بگەڕێتەوە 10 ملیۆن دینار دەنێ قەتەیکە عەرز دەنێ بۆیە بتوانێت سەر لە نوێ ژیانێک بخۆی دروست کاتەوە ئەخە بەسیترین شت بەسیترین شت شوێنی سەکەنە ئەوانە هەمویان عایلەیان هەیە شوێنی سەکەن مهمترین شتە شوێنی سەکەن لێرە ینی ئەوەی کە ئینسانتیان ناژیبایی 10 دەفتەر دۆلارە 100,000 دۆلار کابراەک لە ئەوروپا ژی ئەوەی لە شۆ بوو بەڕاستی بێتەوە بۆ کۆ بەڵێ زۆر سوال باش کات لە خەڵک سوپاس ئازاد لە گەرمیان ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک ئازاد فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم کاتە گەلێک سوپاس سەبارە بە تەوەرەکەتان هەر ئەمە بە کورتی ڕای خۆم دەربارەی ئەو تەوەرە جوانە دەربڕم بەڵێ کەم تەرخەمی گەلی کورد بە بەرپرسەکانیەوە وای کردووە کە ئەو پەنابەرانە بەرەو دەرەوەی وڵات بڕۆن نازانم میساتێک چی وە لە بەرپرسەکانە کاکەوە هیچ شتێک نەکەن دەربارەی ئەو کەسانە من یعنی زۆر بە فرۆشەوەم بۆ کاکانێکەوە ئێستا لە دەرەوەی وڵاتن هیوادارم چیدی بە قسەی بەرپرسەکانی کورد یاخود بەرپرسانی عێراق هەڵ نەخەڵەتێن و هیواداریشم هیچ کات کەوا ئەلۆ بەڵێ کاک ئازاد لە گەرمیانەوە سوپاس شڤان لە هەڵەبجە کاک شڤان کاتە باش بەڕێز هەموو کاتێکت کاک شڤان فەرموو ئەوە زەحمەت نەبێ ئێمە لە وێنانەوە دیپۆرت کراوینەتەوە بەڵێ
240 نەفەرین 2008 نازانم قەرارەی ئەمە گرێتەوە نامانگرێتەوە. تا ئێستا لە هەرێمی کوردستان بە پێی ئەو زانیاریەمان هەیە کە لە فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانمان بەدەست گەیشتووە لە هەرێمی کوردستان ئەو بڕیارە ناگرێتەوە. ئەوانەی کە لە یۆنانەوە ئەوانەیە لە ئەوروپا بەشێکی گشتی یونانی شێکێکە لە وڵاتانی ئەوروپا. هەموو ئەوروپا ناگرێتەوە بەس بەغای گرتوێتەوە بەڕێ. لە چارچۆی حکوومەتی عێراق حکوومەتی ناوەندی ئەو شوێنانی کە ئەو دەسەڵاتی لەسەر هەیە بڵێ بۆ ئەو پەنابەرانەی کە دیپۆرتەکرێن بۆ ئەوە نەگرێتەوە. بەڵێ دلێر لە کەلارە لە گەلمانە کاک دلێر ئەم کاتەوە باش فەرمەوە. سپاس دەکەم بەڕێز ئەم کاتی خۆشی باش. زۆر سپاس. سپاس دەکەم. بەڕێز من لە کاتی ساڵی 2005ەوە گەڕامەتەوە کوردستان لە کۆتایی 2006 لە سەرەتای 2006ەوە لە هەولێر ناونووسێکمان کرد کە على ئەساس عەرزەمان بدەنێ و هاوکاریمان بکەنەوە شتانە ئەوە هیچ ئەساسێکی نەبوو. بەڵام پێش چەند مانگێک پێش ئێمە هەم لە سلێمانی دووبارە على ئەساس ئەمەی مالیکیەوەم دووبارە مەترفێکی زۆریان پێمان کردەوە هەم هیچ ئەولیاتی بەداخەوە هێوادارم دووبارە کایک دلێر بتوانێت وەکو پەنابەرێکی دیپۆرتکرا و سەرنجی خۆی بە تەواوی بگەێنێ. ئەمیر لە ڕزگاریەوە هەموو دەمێنتە یەکێک ئەمیر کەرەمکە ڕزگاریە سەرسنکە ئێوەنی نازبارم ئەها بەڵێ کەرەمکە ئەس گەلێک باشم گەلێک سوپاس کەرەمکە دەستخۆشە بەرنامەتە بکەین گەلێک سوپاس. ئەو پەنابەر یعنی بێت ڕێکە حکوومەتێ ئەو کنسۆلگەریت یعنی هەرێما کوردستانی بێنە ئاگادارکردن ئەو سەفەبە نارناوان یعنی ئەو هاریشەوان هەیە بەس کورد یعنی سەویل دەروەی وڵات تێبیر یعنی ئاگاداریەک بێتەکردن بەڕێوان و بۆچی بەس کورد یعنی دیپۆرتکەن تێنەوە هەرێما کوردستانێ کێشەوانە سەرەکیستە پێشنیارەش من هەیە ئەگەر بە تاکید کەرەم کێک ئەمیر پێشنیارە هەم شارێ کاکە کار من یعنی زۆر تێبینی کریاتانها کەناڵی نارتی یعنی دەنگ و باس زمانی عەرەبی ئەگەر بێت زۆر باشە. بەڵێ کاکە میرەم کەناڵێکی سەربەخۆیە کوردینە کوردی و هەردوو شێوەزارن سەرەکیین کوردی شێوەزارێ کرمانجیا سەرێ و کرمانجیا خوارێ ئەم بەرنامە و پرۆگرام و ئۆنوچێنخوا پێشکەشیاوێن گەلێک هێژا دەکەین گەلێک سوپاس بۆ سەرنجادا هێمن هەولێر کاک هێمەم کاتەوە باش. وڵا بەرد بە ئەو بابەتەی کە ئەو مامەڵەی کە لەگەڵ پەنابەران دەستێتی پەنابەرانی کورد کە من دومە قسەی دەکەین مەزیدانێک دەسەڵاتی کوردی بەردەوام ئیدعا بۆ دەکا کە حکوومەتی هەرێم باڵێن کوردستان شوێنێکی ئارامە و ئیتر لە ڕووی خزمەتگوزاری و ئابووری ئەوانە دەتوانین پێشکەوێ بەردەوام ئەوانەی کە دێن ئەو بەرپرسانەی کە لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا دێن دیگە کە ئێرە دەبین ئەو ئیدعای وە دەکرێتن ڕاستی کاریگەری زۆری لەسەر وڵاتانی ئەوروپا کردوەوە بۆ سێم گۆڕ کاتی ئەمە وانیە یعنی دەکرێت حکوومەتی هەرێم لە چوارچێوەی ئەوەی کە بانگش بۆ یعنی دەسەڵات کوردی بانگش بۆ خۆی لە چارچێوەیەکی ئاسایی بێ نەک نائاسایی بێ لەبەرەوەی تۆ لە ڕووی ئاساییشەوە لە سلێمانی لە هەولێر تۆ کێشت دەبێ و لە ڕووی ئاساییشەوە بەڵام خۆ کاکە خەڵک کێشەی هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی زۆر شتەوە کە تا ئێستا کارەبا حاڵەتێکی زۆر بەسیطە کارەبا مافەکی زۆر سەرەتاییە کە تا ئێستا نایەتوانی بۆ ئەوەندە ساڵە دابینی کرد بۆیە من پێم وایە ئەو بابەتێ لایەنێکی ئەوەیە کە حکوومەتی هەرێم ئەوەی کە ڕکلام بۆ خۆی دەکاتن کارگەری سوء خراپێ بۆ لایەنەشتیشی ئەوەی کە دەبێ بەڕاستی ئەو کاتێک کە حکوومەتی هەرێم خۆی زیاد دەکات لە حکوومەتی عێراق دەبێ ئەو بڕیارەی کە لەوێ دەدەستن بە هەمان شێوە جێبەجێ بکرێتن. بەڵێ بەڵێ تەماشاوان نێژا دیپۆر زۆر دیپۆرکردنا پەنابەران ئەو دەشتی جەمالک و سکرتێرێ فدراسیۆنا سەرانسەریە پەنابەرێن عێراقی لە لۆندۆن یا پایتەختە بریتانیا وەختی و یەکەم پەیوەندیەوە هاتە وەرگرتن و گۆداری کرا و دەبێژە نەهاتە لە وڵاتین ئەوروپا پەنابەرێن کورد ناوە ڕەوشێکی گەلێکی خراپدانە دەبێژە وڵاتین ئەوروپا ڕاستی کریزێکی ئابووریە دژوار بوون حتا و خزمەتگوزاریان کۆبەرینە بە هاوڵاتیان خوادا بینکردن ها پاشگەز دەبن ji ber ku krizên aboriyên û welatan roj be roj bela farasayekî xirab diçe ev jî bandoriyekê wê ya serekî jî ser penaberaya û dibêje jî ji aliyê hikûmeta herêmê û ji aliyê hikûmeta navendiya Bexda jî tenanete rêxweşkerin ji bo ku ev penabera bi zorî vedgeve bigerin ne ku wan çi tiştê kirbe ku ew penabere careka dî bi van welatan rêya wan xweş bikin ku careka di çarçovê van welatan da bijîn û rêreva jiyana xwe dest nîşan bikin belê محمود لە هەڵەبجەوە لە گەلمانە کاک محمود مرحبا کاک محەممەد سەرچاوم
چاو خۆش بە قوربان گۆران محەممەد لا لەبجێ تاسە مشکلە نیە خەلەلێکی کۆنتترۆڵە من وەکو پەنابەرێکی دیپۆرت کرا و دەستخۆشیان بەرنامە جوانەتان لێ یەکەم زۆر سپاس هیوادارم بەرپرسێکی حکوومەتیش بانگشتی ستۆدیۆکەتان بکەن سەبارەت بە ڕۆژی پەنابەر بەداخەوە هیواداریم کاک محەممەد دووبارە پەیوەندی بکاتەوە بێکەس لە دهۆک بێکەس لە باژارێ دهۆکێت گرمەیە کێک بێکەس بەێ تەماشەوانە نێجا میویدارین بێگومانم پەیوەندی کەسی قوت ناکەین چونکە بەرنامەوەیەمە پێ باشە زۆرترین پەیوەندی هەبن پەیوەندیان هاتیە قوتکردنجی دیارە سەدەمێن تەکنیکی ئان شەبکەتان بە هەر حاڵ هیویدارین دووبارە پەیوەندی بکەن بەێ بەرزان ئەوەی ئێوە بینن دایکی ئەو گەنجە کوردەیە ئەن کۆماڵباتی خێزانی ئەو گەنجێکی و کوردەیە کە لە فەڕەنسا لە سجن 3 ساڵ لە سجندا بووگیانی لە دەستداوە بە ناوی هاوکار ڕەوف کە تەمەنی 30 ساڵ بۆ ئەمە لە بەردەم کۆنسۆڵخانەی فەڕەنسایە لە شاری هەولێر کاوان داواکەن سەدەمی ئەم گەنجە کە لە ناو ئەم وێنەیە ئێوە بینن ئەمە ئەو گەنجەیە کە لە وڵاتی فەڕەنسا جانی لە دەستداوە ئەوان داواکەن کە کۆنسۆڵخانەی فەڕەنسا ئەیگەر و ئەسبابەکانی لە پشت مردنی ئەم گەنجە لەو زیندانە ئاشکرا بکەن لە کاتێکا بێژگەل ئەم گەنجە زۆر جار جێمان لێبێ کە زۆر گەنج لە وڵاتانی ئەوروپا گەنجی کورد بە هەر هویەک بێ خۆیان نەکوژن خۆیان فەریادە نەژێر قیتارەوە کە لە ژیان زۆر بۆ ئێوەتە بن لە ئێستاژێک ئەو گەنجانە گەڕێنەوە لە هەرێمی کوردستانەوە زۆریان پەیوەندیان کرد هیچ یارمەتیەکیان نادرێ ئەوانێکە ڕۆنە لە ئەوروپا بێگومان هەرچ بژێوی ژیان و هەرچ شتێکی هەمووی سەرفێکیان لە ڕێگا ڕێگەیەکی پڕ مەترسیداری شوکۆی وازانن بەدەیان کورد لەناو ئەو بەحری ئیجە و هەمویان خنکاون ئەحمەد هەڵە بچەوە لەگەلمانە کایک ئەحمەد ئەم کاتەوە باش سۆنی برا گیان باسی گەلێک سوپاس برای بەڕێزی باشیش کرد زۆر سوپاس فەرموو کاکی گیان ئێمە لە کیمیاەکەی هەڵەبدار ڕۆشینەتە ئێران و هاتوینەتەوە و قەرارە شمولی ئێمە ئەکایان نا ئەلو بەڵێ ئەوە چ شمولی تۆکەوە کۆچ بە تهدید کراوی ئەوەی قەراری یارمەتی عێراقڵێن 10 ملیۆنە دەن و شتێکی ئەوایە دوو قەرارەیە ئەو قەرارەی توالێ ئەوانەیە لەسەر دەمی ڕژێمی بەعەس زەرارمان بوونە هەر عایلەیەک لە کوردستانە کە زەرارمان بێ ئەوانە قەرەبووە کرێنەوە ئێمە بەسی ئەو پەنەبەرانەکەن کە چنە وڵاتانی ئەوروپا وڵاتانی ئەوروپا لەوێ بە زۆر ئەگرن و کە لە بچایکەن و لەڕێی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە دیپۆرتی هەرێمی کوردستان و عێراق کرێ ئێمە باسی ئەوانەکەین بەڵێ سوپاس کاک ئەحمەد ڕێباس لە هەولێرەوە ئەو کاتە باش بە قوربان هەموو کاتێکت حواڵەت زۆر سپاس فەرموو کاکەجان ئەمە من بخۆم قاتەقسیمە لە ڕێگای ئەوروپا 100 ساڵە ئێستا هاتیمەوە بێزانی باوەڕکە ئەو کوردەی کە دەستە ئەوروپا دەزانین بچن عەبدەسی ئەوروپا ئێستاش حکوومەت هەرێمی کوردستان شتاق دەکات لەگە وڵاتان بەڕێیان دەکەنەوە چ خەم و چ دەردەسەریەک و چ قوربەسەرێکی بەچاوی خۆ دەبینی لێن دەرەی چیز دەکەن کارێکانی شەیە لەبەر مەسئولان و لەبەر کەسان کاربەدەستان و بەڵام ئەوکانی کاربەدەست هەمووی شوکاری خوان هەیە نەفەری خوان هەیە هەموو لە دەرەی چیز دەکەن لەبەر عەبی دەکەن کاگرێ بەسە کۆتوالێ وەکو قاچاقچیەکی لەو ڕێگایە ئایا ئەو ڕێگایە ئەو فلتەرانە ئەو ڕێگایە تو چون لێکە دەیتەوە ڕێگایەکی چوون بووە کە ئەو پەنەبەرانە بە چ دەردەسەریەکەوە توانیوە ناو ڕێگای وەڵڵا کاکە گیان با یەخت پێ بدەم بەخوا مردنیە مردنی بەچای خۆ دەبینی مردن دەبری دەژیەوە 10 ڕۆژ 15 ڕۆژ مردن چۆنە دەبری تەواو ینی 185 تۆ مردوی سێ ئاو هەیە ڕێگای ڕێگای ئەوانە جوانێ دەزان ڕێگایەکەیونە ئەفسەلا و مەریض و چ دەبینن دنیا پیسانی دنیا دەخۆن عینە نان ناخۆن ئەدا خەڵکی یۆنانە تووشت دەبێت تورکە تووشت دەبێت ڕەزیلی فەزیلت دەکا یۆنانی ڕەزیلی فەزیلت دەکا لۆن ئەوروپاس دەگەن ئەو گەنجانات دەگەن لە دیێمە دەگەن هەموو قوربەسەر و گەیشتی بێکارن ئێستا تۆ بڕۆ سەری یۆناکە یۆنان ئەمە سەری ساڵ یۆنا بوو بۆ سەفەر چووبووم وەڵڵا هەمووی لە عەجقان خەوتون بەڵێ بەڵێ کاکرێ باس ئەگەر ئیشێک هەبی لە کوردستان ئیش هەبیت لە کوردستان بەس پارە بۆ مەسئول و بۆ کاربەدەستان نەبیتن گەرچەکە ئەوروپا هەموو لە عەجقا دەخەویتن بەڵێ کاک ڕێباس لەو لێرە و سوپاس بێگومان لە ئێستاشدا لە وڵاتی یونان بینەرە بەڕێزەکان کە دەواازەیە کە لەوێرێ کە بە ئاو و بە ڕێگەی تر و بە لەم و بە ڕێگەی ئاسمانی خەڵک لەوێ بەرە وڵاتانی ئەوروپا کۆچبەرە بن و بێگومانیش وڵاتی یونانیش لە ئێستادا لە کریز و قەیرانێکی قۆلی ئابووری داژی فازیل لە شاری سلێمانیمان لەگەلە کاک فازیل ئەم کاتەوە باش ئەحمەد کاک فازیل
بەڵێ وارە باش باشتر کاکە فازل کەرمکە زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس دەکەم سپاس بەو تۆرە جوانت وەڵای من تێناگەم یعنی ئەو پەنابەرانی کە یێنەوە داوای چیەکەن وەختی خۆی ئەگەر بیرمان بێ سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵەکانی 93-94 یەکێک لە ئەندامەکانی سەرکردایەتیەکەتی داوای کرد هەر ماڵێک ئەگە بۆی ناکە یەکێکی بڕوا دوو کەسی بڕا بۆ ئەوروپا لەبەر باری بژێوی ژیان لە پێناوی ئەو کاتە بژێوی ژیان لێرە قورس بوو بەڕاستی بەڵام ئێستا کێتەوە بۆ ئێرە داوای امتیازات دەکا لە کاتێکە تا ئێستا دەیان کەسمان هەیە کە ئەنفالە ئەو امتیازاتانەی پێنەجاوە سەدان کەسمان هەیە قاچی قرتاوە بە ئەڵغامەکان کە زۆربەی زۆری دەشت و دەری ئێمە بە لوقمی عێراقی لوقم ڕێژ کراوە تا ئێستا زۆر گوندمان هەیە ناتوانێت زراعەت بکە پاشان جملێ هەچێتە سەر تەلەڤیزۆن لەم وڵاتە هیچ نییە و کارەبانیە بەڕاستی ینی حەز دەکەم لەم شاشە جوانەی ئێوە داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست بکەم کە خۆمان سەبەبین بەوەی کە کارەبانە بێ هەر ماڵێک هەیە 4 سفری داگیستان و 5 تر یعنی ئەمە قابلی قوم نیە تۆ مافی من زەو دەکەی ئەبێ داوا لە خەڵکین بەڕاستی من یەک دوو جار ویستومە پەیوەندی لەگەڵ کاکشتیوان بکەم یەک دوو جار بۆ تەلەڤیزۆنیەوە تەلەفۆنم کرد بۆتم هەندێک ئیشم پێ ئەمە قسەی لەگەڵاکەم هەندێک شت هەیە ینی بەرنامەی لەسەردانی خاص لەسەر کارەبا و نازانم یعنی ئەوان داوای چی لە حکوومەت ئێرەمەکەن کە لە کاتێکا من بڕۆم بۆ ئەوروپا لەبەر بەژەوەندی شەخسی خۆم بڕۆم کە بێمەوە داوای کۆمەڵی امتیازات بکەم زۆر کەسەیە لێرە پێی بە بچێت لە ژینگە پارێزی ئیشکا بەڵام لێرە ئامادەیە کە سەتەخۆڵی بەدەین ماڵات کۆکاتەوە لەگەڵ ڕێز سپاس کاک فازیلی واداری ناو سەرنجی تو نەگە ویستیت بگەێنی گەهەند بێت ئەحمەد لە شارە زۆرەوە کاک ئەحمەدم کاتەوە باش سلام علیکم علیکم السلام فەرموو والله من دڵنیام برا پەنابەران کە لە ئەوروپا دەگەڕێنەوە بە زێنە ڕەوانە دەکەینەوە بەڵێ من خۆم شەخسی خۆم نەچێتەوە دەرەوە بەڵام ئەنجە بەسەعات دەکەیت لە کوردستان غەزایەت پێ بێتە لە دەرەوە زۆر سپاس سپاس دوایم ناو بڕە جارێکی تر لەسەر هەمان تەوەرپێکەوە بین بەڕێزان جاردن سلااف هێژان هەواڵ سندی لەسەر تۆرێ جوواکی پێیجێن ئارتی دەبێژە مخابن بۆ پەنابەرێن کوردان ئەفرۆ لە هەر 4 پارچین دنیای بەڵاو بینە و بێماڵ و حاڵن هەروەها شاد عزیز ساڵەیە لەسەر حکوومەتە پێویستە یارمەتیان بدات لە هەموڕویەکەوە بابزانین کاک هاوبیر لە شاری سلێمانیاویش لەسەر تۆرەی مەچە لە کاک هاوبیر فەرموو دەستخۆشی بەرنامەکە و لێک زۆر سپاس وەڵی من سەبارەت بوو ناردنەوەی گەنجانێ و خەڵکە لە ئەوروپاوە کەس لە خۆشیان ڕای نەکردووە بۆ هەتاوەکو بینێرنە و دوای من هەموو سەفەرکردنێکی گەنج لە وڵاتە بۆ دەروی وڵات هەمووی بە نەعەدالەتی و گەندەڵیەم حکومەتە ئازان خەڵک لەگە زەمانە ڕاکە ئەوە کاکفازیلیش کە خۆی تێرە و کارەبای بەلاشی هەیە بۆیە لە سلێمانی ئێستا پەیوەندی کردوتی حەق نییە حکومەت قەرەبی و کەسانە بکاتەوە کە لە ئەوروپاوەیەنەوە کەس لە خۆشیان ناڕۆ کەسی خۆش نییە بچێت وڵاتی دەگانەوە توانێت پاگاتەوە گەل لەبەر دڵی نەعەدالەتیم حکومەتە نەبێت بەڵێ سپاس شڤان لە ڕزگاری ئەلوان کاتە باش هەموو کاتێکت کاک شڤان بەڕێز سەبار بە داوامی زێرەوانی ئەمن لەوە زێرەوانیمە داوام سادە بە حەفتا تۆ زێرەوانی کیرێ زێرەوانی داوامێت کێ گەلو هەولێر تۆ هەولێرەی بەڵێ بەڵێ ساردە بە حەفت لە هەولێر داوام دەکەم زێرەوانیمە هەتا ئێستا هیچ مەسئولێکی زێرەوانی سەبارە بەو داوامە باجێش نەکرا کە ئەو داوامە لە ساردە بە حەفتە چۆن دەبێت چۆن ساردە بە حەفت دەبیکەن بەڵێ بەڵێ بگو من هەر مواسەیەک خواتی سیستەمی خۆیە هیویدارین جهێن ئەو زێرەوانیەژێک ئەوان ژەنێزیک بەرسەباتە بدەن بەڵێ سوپاس سامی لە دووبس کاک سامیام کاتەوە باش باشی عەلەیکوم ئەسسەلام بەنسبەت تەوەرەکە دەستخۆشیان تەوەرە جوانە لێ دەکەم بەڕاستی بەنسبەت پەناهەندانی ئەوروپا بەشێکی زۆریان ڕۆیشتن ئیستیفادەیەکی باشیان کرد لە ساڵانی زوو بەڵام بەس بە بەشێکیان بەو دوای ڕۆیشتنی مەسەلەن دەچا خانیان فرۆکەندێکی ئەوەی هەیە بوو فرۆشتیان کە پێ بۆ ئەوەی دەرباز بن لەم ژیانە بڕۆن دەرباز بن بڕۆن بۆ ئەوروپا لە ڕاستیە هەندێکیان مستحقن وەرگرن بەڵام هەندێکیان مستحق نین لە ڕاستیدا یعنی وەکوانێک کە هەندێک شەریشی باشیان کردەوە کۆمەڵی حەردوو خان و شتیان کردەوە بەڵام کۆمەڵی کەسیشەیە ئەوەی هەیک بۆ لەسەریدانەوە هەتا ئێستا هیچی نییە
بگەڕێتەوە ینی زەرەرێکی زۆرەکە ینی شەرمەزارە بۆ ئەوەی کە بگەڕێتەوە لێرە دانیشێ لە سازاران زیاتر فەقیری بەخۆیەوە دەبینێ. بەڵێ بەڵێ من بەنسبەتەوەش ینی خەڵکانێکی زۆری شێوە وەکو گەنج منشنم هێناوە ئێستا سەعات 2 مناڵم یعنی پارچەیە عەرزم لێ لە دەشت کەوتمە بەڕاستی یعنی بۆ وانە حکومەت یعنی سای هەموو شتێک دەبێنێ وانە. بەڵێ کاک سامی سوپاس پەیوەندەکەت هەرێم لە شاری سلێمانی لە گەلمانەکە کەرێم لەسەر ڕەوشی پەنابەران و لە ئێستادا بە تایبەتی دووپێرکردنەوەیان بۆ کوردستان و لە ڕەوشی ئێستادا تو چۆن لێکە دەیتەوە فەرموو. کاریانم کاتەوە باش زۆر سپاس بۆ برنامەکە و لە ڕاستیدا من ئەمەوێت کۆمە سەرشێ زۆر دەمێکە محاوەلاگەم بۆ مەرەنجیرە بەڵێ ئەوانەی کە بە تایبەتی لە نەوەتەکانە ڕۆشنەوە پەنابەرانە یەک دوو برادر باسی ئەوانەکەی کە گەندەڵی بۆ نازان لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی نەبوو ئەم شتانە بەڕای من ئەوە نەبوو لێرە ڕاستە بێ ئیشی هەبوو ئەوی بەهۆی ئەو وەزعە بوو کە بەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی هاتوو بۆ خەڵک ئەسڵا حکومەت خۆی پارەی نەبوو بیا بە معاشی مۆزەفی پێبا ئەنجا ئەم پارە چۆن تەخشان و پەخشان کا لەو کاتێ ئەمە خۆی قسەیەکە و یعنی ئەسوەساتی نییە دووهەمیشان من دیفاع لە حکومەت ناکەم ئەسڵەن سەر بە هیچ دایانێکیشتیم و ئیمانم بە هیچ شانیە من دەمێ ئەوە بڵێم پێویست نییە کە قەرەبووی ئەم پەنابەرانە بکرێتەوە لەسەر ئەساسێک بڵێم ئەسڵەن ئەم قەرەبووکردنەوەیە بە هەدەردانی پارەی خەڵکەوە ئەس نابێ کەناڵەکانی ڕاگەاندن دیفاع لەسەر ئەمە بکەن ئەمە خۆی لە خۆیان گەندەڵیە کاتێک ئەوان لە ئەوروپا بە دەفتەر دۆلاریان ئەنادەوە بۆ کەسوکارەکانیان خەڵکی ئایا یارمەتی چەند خەڵکی فەقیریان نا یارمەتی چەند دەستی چەند هەژاریان گرت لە وڵاتەیە بۆیە بەڕاستی ئەم قەرەبووکردنەوە خۆی لە خۆیان بە هەدەردانی پارەی من و تۆیە من بە هیچ بەڕای نابینم کە ئەو پەنابەرانە قەرەبوو بکرێنەوە. برادرێک یەک ملاحەزەی زۆر بچووک جوابێکم بۆ برادرێکەیە پێشمەرگەیەک بۆڵە من لە دۆخۆک تەشکیلەتەکە تازە کراوە 15 دەوامەکەم ئەبێ هاچۆ بکەم برادری پێشمەرگا ڕێزم بۆ پیشەکە ڕێز و حرمەتم هەیە بۆ بەڵام کاگای لە سەردەی بەعدا خەڵک لە بەسرە و تکری دەوامی ئەکرد یعنی بۆ خەڵک ئەم حەقیقەتانە لەبەر چاو ناگرێت لە کاتێکە کەمە ئیجباریش نییە خۆی بۆتە پێشمەرگا و پارە دەرێت ئیمتیازاتیش هەیە یعنی بەڕاستی هەرچی ینی خەڵک دەمەکاتەوە حەق ناڵێ مشکلەکەەوەی حەق ناڵێ. بەڵێ کاکەرێم ئاری خوشناوە لە شاری هەولێرەوە کاکەرێم کەتە باش فەرموو ئەو کاتە باشی هەموو کاتێکی جەنابەت کاکار دادی خەڵک لۆ دوو برادر لۆ ئەو برادری پێشتر کاک فازل کاکاری هەر کەسێک بۆ مەسوولەکان دەبن هەر کەسێک ئازادە چۆن سەرنجی خۆی نیشان بدەن هەر کەسێک ئازادە شەرنی هەموو وەکو یەکی سەرنجیانە بێت بەڕێزی ڕاستە ڕێی هەموو کەس ئازادە بەڵام خەڵکانێکێ لە هەڵەبجە لەبەر چینیاویەکە هەڵاتوە لەبەر هەڵاتوە یعنی ئەو ڕحقی خەرەبوونیە بکرێتەوە کە پەناهەندە بۆ لە ئێران بۆ لە دەرەوە بووە بەڵێ خەڵکانێکی تر کە ماڵی خۆی فرۆشتووە خانووی خۆی فرۆشت یەکێک لەوانە بخۆم تاوانی دەشتی ڕزێژیم باسم دەکەم حکوومەتی هەرێمی کوردستانی بابێن حەز دەکەی بسبێ دەستمە ناو محکەمەت کێ زمانم ڕۆشتیە ئێستا قاسم بێ قاسم بەڵێ سەعادشم لە کوردستانیە بەڵێ کوڕە شەهێدیشم یعنی ئەگەر قەرەبوو بکەونەوە لە کاک فازلی کەم دەبێت برادر بەڕێزەی پێشتر دەرێ گەندەڵی گەندەڵ ئەزانی چیە گەندەڵ هەتا ئێستا ئێمە نازانین وشەی گەندەڵ چیە خەڵکانێک نازانی گەندەڵ چیە یان سامانی وڵات گەندەڵ چیە گەندەڵ ئەو کەسێک کە پارەی میلەت دەخوا گەندەڵ ئەو کەسێک کە یعنی حکومەت دەسەوسێتەوە حکومەت ڕاستە کارەبای کردیە شتی کردی هەموو شتی نکۆڵی ناکرد لە هەندێک شتی بەڵام ئەو خەڵکانەی کە ماستاوچین وەکو ئەو دوو بەڕێزەی کە پێشتر کاکاری داوای لەبوری نەکەین داوای لەبوری نەکەین ڕێزمان بۆ هەمووتان هەیە و ڕێزی زۆرمان بۆ هەموو کەسانەیە کە ئێستا بینەری بەڕێزی ئێمن هەر کەسێک ئازادە چون سەرنجی خۆی نیشان بدا ینی هەر کەسێک کە سەرنجی شاندا پێم باشە بە شێوەیەکی منطقی ئەگەر جابی بدەنەوە گەلێک باشترە و بۆی سەرنجی توش باشتر بگا گەلێک سوپاس بۆ پەیوەندێکیش زێرەبان لە شاری ئانکۆ لە باژارێ زاخۆ کاک زێرەبان کاک زێرەبان ئەس بوارم سامان لە شارە زۆر کاک سامان ئەم کاتان باش هەموو کاتێکی بەڕێزت دەستخۆشتای بەناوەتان لێگەین زۆر سپاس فەرموو شایانێ وەڵام من بەمبستی ئەو پرسیار وەڵامە بۆ و کەسانێک کە لە ئەوروپا قەرەبوو بکرێنەوە
بەڵام من پێژاری ئەومەیە ئەو کاتە ئەوان کە ڕۆژتون بەلایانیکەمە بە دەفتەرێ پارە گەشتمەوە شوێنە بەڵێ ئێمە لێرە باوەڕ بکە بیزوەرەکەمان پێ نەبووە ئەوانە کە چوونەتە ئێوە بۆ پارە بە معیشەتی ژیانی خۆیان چوونەتە ئێوە ئێستا گەڕانەوە داوای حەق خۆیان نەکەن هەتا لێ بوون ئیسپادەی بۆ ئێستا ئیسپادە نەماوەگەڕێنەوە یعنی داوای ئەگەر حەق خۆیان بکەن معقول نییە لەبەرەوە ئەو پارە مڵکی گشتی و بە هەدەدانی ما سامانی گشتیە وڵاتەیە بەڵێ ئاسۆ لە دەربەندیخانەوە بەڵێ ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت کاکە ئاسۆ کاکە بێ زەحمەتەنێ تەلەفۆنات و شتەکرێک گوێمان لێوانە من خۆم پەنابەرێکم لە وڵاتی نەرویش دیپۆرت کراوەتەوانێ بەڕاستی ئەوە وەزع نەبوو کە بەسەرمانە هات من خۆم مەرگم بە چاوی خۆم بینی کاکە ئاسۆ ئەو شێوازەی ئێوە پێی دیپۆرت کرانەتە بە چ شێوازەی بووایە بە حەزی خۆتان بۆ ئان بە زۆرەی بۆ حەزەکەین تووزەی باسی ئەو شێوازە بکەیت بەڵێ من گەنجێکم تەمەنم لە 20 ساڵ بکە ڕۆشت وڵاتی خۆم بەجێشتو ئەگەر من دڵم بە وڵاتی خۆم خۆش بێگەرم حکوومەتە دەستی بەدەستی ئەمەوە بێ هاوکاری بکات ئایا بۆ من 16 ساڵم لەگەڵا بوو ئەگریا لە سجنا بوو من لە وێنە سجنگراوی لێیان دەداین بە لەخا چوونەتە سەرمان بەڕاستیانی ئەنفال کراوی ئەوانەی کە ئێستا ئەنێرن و حەقە ناون لە ئەنفال کراوەکان و هاوکاریش بگرە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڵێ بە زۆر سجنگراوم لە وڵاتی نرویج ئاوا نەکات ئیشمان دراوەتێ نە هیچ ئینیەکمان بۆ کراوە بەڵێ سجن کراین و محکەمە کراین و چەندین جای سجن کراین نزیکەی 20 شەوی سجن کراین جا ناتمیانێتەوە من لە کاتی مخابرەکەش پیانتم بۆچی وتم بۆچی ئەمنێرە بۆ وڵاتی خۆم بۆ مافەم نیە لێرە پیانتم تیانە لەلایەن حکوومەتی کوردیەوە کە مۆری ئینزا کراوە دەبێت بە زۆر بڕۆنە بۆ وڵاتی خۆدا ئەوە تانێکە کاتێکیش گەڕایە لەو تەمەنە مناڵات تەماشاکەی هەیە نیوەی تەمەنی 20 ساڵ لەوێ 10 ساڵ لەوێ 5 ساڵ لەوێ دێتەوە لێرە هیچ شتێ نییە دیکە ئای بەڕاستی حەقە هەموو ئیشێک بۆ ئەم گەنجانە بکرێت هەمووی لە سەرگەردانی داماوی وڵاتە بەجێهێڵێت ئێمە دڵمان بە حکوومەتی خۆمان خۆشێ بۆ بەجێهێڵن وڵاتی خۆمان بۆ نایە خزمەتی وڵاتی خۆمانکەین بۆ بڕێن خزمەتی بێگانە بکەین بەڵێ کاکە ئاسۆ کێشەیە بەڵێ ڕەوا لە کوێیە لە گەرمانە کاکراوە ئەم کاتەوە باش ئەم کاتەتان باش هەموو کاتێکت بەڵێ بەڕاستی من ئەم پشتی ڕێیەکانی کات هەرێم و کات فازڵ دەکەم و کەسانێک کە دەچن بۆ ئەوروپا زۆر کەسێ لە خۆشی خۆی دەسوودێتەوە دوای دیپۆر دەکرێتەوە و داوای ماف و امتیازات لە حکوومەتی هەرێم دەکاتم بەڕاستی من لەگەڵ ئەوەدا ماو کەسانی مەسەلەن لە کاتی چمیابارانی هەڵەبجەدا ڕۆیشتونەوەوانە قەرەوکردن بەڵام زۆر کەسێ لە خۆش خۆی دەچی بۆ ئەوروپا و داوای ماف و امتیازات کردێتەوە لە حکوومەتی هەرێم دەکات بەڕاستی حکوومەتی هەرێم هەموو ئەوە ناتوانێتن مەسەلەن سامانی وڵات ئەوها بەدەرداتن لە پێنا ئەو کەسانێک کە لە خۆشخۆیان دەڕۆن بۆ ئەوروپا بەڵێ تاها لە شاری کەرکووکەوە لە گەرمانەکە تاها ئەم کاتەوە باش ئەلو شە باش بەڕێزم باشتر فەرموو زۆر سپاس بۆ توی بەڕێز دەستخۆشم بەرنامە جوانە لێکم وڵای برا بەڕێزەکەم من یەک واقعەم هەیە یعنی بەڕاستی ئەمەوێ ئەو کەس و خۆشکبرانی کە تەلەفۆنەکەن یعنی شتە جوانەکان بین و شتە خراپەکانش قەی ناکە باس بکەن بەس یعنی ڕاستی دروستی بخەنە ڕوو بۆ نمونە ئێستا من بابێ مەسەرتەوەرێ بەنسبەت ئەم مانگی پیرۆزی لە دایکبوونی حەزرەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دوێنێ پێرە لە ڕادیۆیەک لە کەرکوو یعنی برادەریشی لە خۆیان وەرگدە ڕادیۆ کۆمەڵ دەمەکاتەوە ئێمەوەمان کردو ئێمە هەڵسەین بۆ ئێمە هەڵسەین بە خوێندان بۆ نەخۆشیەکان بە میادە پیرۆزە و دەم خەڵکی هەولێرمان کردێتەوە گوای ئەڵێن ئێمە خۆمان ئەم خزمەتمان کردووی داکتە شتانە ماوەتی بەبوونی یادی مەولیدی پێغەمبەر من وەکو خۆم ئاگادار بم جەنابی سەرۆک داوای کردووە کە چەندێک بەبوونی سەری ساڵەوە تەرخان کراوە دوو ئەوەندە بەبوونی ئەم یادە پیرۆزە و تەرخانکرێت جەنابی سەرۆک خۆی لە پێشەوەی هەموو کەسەکانەوە بۆ کە یادی لە دایکبوونی پێغەمبەری پیرۆز کردووە بەنسبەت ئەم ئێستا ڕێزمەیە بۆ ئەو برا پێشمەرگانەی کە لە فەرماندەیەکانن ینی پێشمەرگەی فەلەکەیان پێڵێن یعنی براکەم ئێستا من خۆم پۆلیسم قەنعات کە بم کەرە شوێنی ئەوان ماگەنە بە 200 شێکم بڵێ بۆ براکەم کاک تا داوای لە بوری نەکەم زۆر لەبەرەوە کاتمان زۆر یارمەتی برا جوانەکەم کەمتر لە دقەیەک فەرموو 5 ڕۆژ لە دەوا من 25 شەو لە ماڵن بە نسبەتم برانەمان و کە لە ئەوروپا دێن و ینی کە ڕۆژنە لە شیان سابی هیوایەتێکە ئێستا من هیوایەتم ئەوروپا بێ ینی کە ئەڕۆم بۆ خۆمەگەڕۆم ئێستا دێنەوە داوای تعویض حکومەتەکەم بەڵێ کاک تا گەلێک سوپاس بە پەیوەندێکە داوای لە بورینێکیان کاتمان زۆر کەماوە کاک ئەحمەد لە باژارێ دووکێک ئەحمەد داخوازە لێ بورینێتکەین ئەگەر بە کورتی سەرنجە باشتر گەلێک سوپاس کەرم سەبارەت پەنابەرە ئێندە بەرادەرە گوتی دەلێن بە زۆری حکومەتی کوردی گوتە حکومەتی کوردی نەگوتە کاتی پەنابەرشی چوینە بۆ ئەوروپا 92 و 4 و 5 حتا 2000
نوزازی هەر لە بەروەژ هەر کەفاخۆ چۆن بۆ بەرژەوەندیت خۆی چۆنجی بەس بۆ برای خۆ بێژێم ئەو کاک فازڵ خەبەری کاک فازڵ ئەو فازڵ لە سلمانی چی گۆ ڕاز دەلێت والله ڕاز دەلێتن هەر ئێک چوە بەس هەکەر بەخورتی حکومەت داوا لە حکومەت دەکەین داوا لە قۆنسڵ و سەفارەتی ئەو دەوڵەتان بکەن بەخورتی نەجبرینەوە بۆمە باشە کە جاریا کوردی لە ئەوروپا ببتن و ناحیە اقتصادی و ناحیە سیاسی. بەڵێ ئەحمەد gelek spas bo peymendiyatejê ki temaşevanên nêja sivîdaran me heya verê me gelek bi başî xizmetawe kiribe û gelek spas jî goyana temaşevanên hêjayên me bûne. Heya sibeyê de tewerekî gerimtir û pêşhatekî gerimtir di xizmeta hawên hêja bigem. Her şad û bextar bin.